کەکەو ئەمرێ دوای خۆی بۆ شاخ چەند قاسپەیە بەجێ دێڵێ کە هەنگ ئەمرێ دوای خۆی بۆ باخ هەندێ ماچی شیرین شیرین بەجێ دێڵێ کە وەختێکیش تاوس ئەمرێ دوای خۆی هەندێ پەڕێ ڕەنگینی جوان بۆ ناو گوڵدان بەجێ دێڵێ کە وەختێکیش ئاسک ئەمرێ دوای خۆی میسک بەجێ دێڵێ هەر کاتێکیش کە من مردم دوای خۆم بۆ ئێوە و کوردستان و بارزانی چەندین نەوەی نازدار و جوان بەجێ دێڵم ئامادەبوانی بەڕێز ماتەم گێڕانی ئازیز بەڕێزان ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و هەموو لیانە سیاسیە بەڕێزەکان بەڕێزان بەرپرسانی حکومی بەرپرسی سەربازیەکان پەرلەمانتارەکان بەڕێزان خانەوادەی سەربەرزی شەهیدان بەڕێزان مامۆستایانی ئاینی قوتابیان لاوان ئافرەتان هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی هەموو کەسایەتی ئازیز و بەڕێزەکان بەخێر هاتن بە ناوی بنەماڵەی کاک مەلا فایق بازیانی و لیژنەی ئامادەکاری مەراسیمەکە بە خێراتنێکی گەرمتان دەکەین بۆ ئامادەبوونتان لە چلەی ماتەمینی کاک مەلا فایق بازیانی هاتنتان ڕێز و وەفاداریە بۆ خەبات و ماندووبوونی کاک مەلا فایق و گشت خەباتکارانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان دووبارە بەخێر بێن سەر و سەرچاومان ئامادەبوانی بەڕێز ئێستاش ئێوە و چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز ئەخوێنرێتەوە لەلایەن بەڕێز مامۆستا عەبدولدێلێژەیی با بفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم فاذكروني أذكركم واشكروني ولا تكفرون يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات بل أحياء ولكن لا تشعرون ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون صدق الله مولانا العظيم لدروازەی بەهەشتا دیم فریشتەکان خرۆشا بوون دەستە دەستە لە پێشوازی میوانێکی زۆر ئازیزی خواوەستا بوون ئەم میوانە ئازیزای بێ کێ بێ پێناسی کام ڕەمزی خوداناسی پێ بێ میوان هاتوو لە باڵای مەم ئاڵۆستر بوو
پێناسەیان لە هەمویان پیرۆزتر بوو. فریشتەکان لە دوورەوە کوڕنووشیان برد، نامەی مژدەی بەهەشتبوونی خۆیان بۆ برد. کفنەکەیان لەسەر جەستەی ساردی لابرد، سنگی بەزام لێی نووسرا بوو فەرماندەی کورد. ماتەمگێڕانی عەزیز، ئێستا با هەمومان ساتێک بە پێوە ڕاوەستین بۆ ڕۆحی پاکی هەموو شەهیدانی کورد و کوردستان، سەروی هەمویان بارزانی نەمر و کاکە ئیدریسی جوانەمەرد. ئامادەبوانی بەڕێز ماتەمگێڕانی هێژا، فەرمونون بفەرمونون بۆ داگیرساندنی مۆمی چلەی ماتەمینی هەڤاڵی فەرماندە کاک مەلا فایق بازیانی. فەرمونون. ژیاننامەی فەرماندە مەلا فایق بازیانی. مەلا فایق بازیانی ناوی تەواوی فایق عەلی ئەحمەدە لە بنەماڵەی ناسراوی حاجی عەلیە لە عەشرەتی مەنمی، کە عەشیرەتی مەنمی خاوەنی چەندین شەهیدی ڕێبازی کوردایەتین کە کەسوکاری فەرماندە مەلا فایق و بنەماڵەکەین. کاک مەلا فایق لە ساڵی 1953 لە گوندی دارتووی حاجی حارس لەدایک بووە. لە ساڵی 1968 بۆ بە پێشمەرگە و چەکی پێشمەرگایەتی کردوتە شانی و بەبێ دابڕان هەتا لە ژیاندا بووە خەباتی کردووە و کە ماوەی 56 ساڵ بەبێ دابڕان پێشمەرگە بووە. لە ماوەی خەباتی پێشمەرگایەتیدا چەندین پلەی سەربازی و سیاسی بڕیوە. لە ساڵی 1972 بووە بە سەردەستە. لە ساڵی 1973 بووە بە یاریدەدەری سەرپەل. لە ساڵی 1988 بەرپرسی ڕێکخراوی بازیان بووە. لە ساڵی 1989 کارگێڕی لیژنەی ناوچەی چەمچەماڵ بووە. لە ساڵی 1990 بە فەرمانی جەنابی سەرۆک بارزانی بە پارتیزانی هاتوۆتە ناو شار بۆ ئامادەکردنی بۆ ئاجامدانی ڕاپەڕینی گەلی کوردستان. لە ساڵی 1991 دەورێکی کاریگەری هەبووە لە ڕاپەڕینی گەلی کوردستان و بە تایبەتی ڕزگارکردنی شاری کەرکووکی دڵی کوردستان. لە هەمان ساڵدا بووە بە بەرپرسی لیژنەی ناوچەی بازیان. لە ساڵی 1993 بووە بە بەرپرسی ئیدارەی فەرماندەیی قیادەی مەنتیقەی کەرکووک. لە ساڵی 2000 بە فەرمانی جەنابی سەرۆک بارزانی بووە بە کارگێڕی لقی سێ. دواتریش لە دوو کاتی جیاوازدا بەرپرسی دارایی لقەکانی 15 خانەقین و لقی 4 بووە. بەرپرسی دەستگای شەهیدانی پارتیمان بوو لە پارێزگای سلێمانی. کۆتا پلەی کراوە بە ئەندامی دەستگای باڵای ئەیلول. لە ماوەی پێشمەرگایەتیدا دوو جار بریندار کراوە لە شۆڕشی ئەیلول و شۆڕشی گوڵانی پێشکەوت و خوازدا. جێی متمانە و باوەڕی جەنابی سەرۆک بارزانی بووە. گەلێک جار شەرەفی ڕاوێژکردنی پێبەخشراوە لەلایەن جەنابی سەرۆکەوە لە کاروبارانەی کە شارەزای لێ هەبووە. لە زۆربەی داستانەکانی شۆڕشی ئەیلولی مەزن و گوڵانی پێشکەوت و خواست ڕۆڵی کاریگەری هەبووە لەوانە داستانی قەرەداخ و داستانی باسەڕە و داستانی مەنیلە و داستانی خواکورک و داستانی لەیلان. لە ساڵی 2014 هەر لە سەرەتای شەڕی تیرۆرستانی داعش چەکی پێشمەرگایەتی کردوتە شان و بەشداری شەڕەکانی دژ بە داعش کردووە لە دەڤەری مەخمور و گوێر. لە کۆنگرەی سیانزەی پارتی دموکراتی کوردستان مەدالیای شەرەفی بارزانی پێبەخشراوە. بەداخەوە لە 25 سێی 2024 کۆچی دوایی کردووە و سەربەرزانە گەڕایەوە باوەشی خاکی نیشتیمان و چووە کاروانی نەمرانەوە. هەزار درود بۆ ڕۆحی پاکی بەرزەفری.
ئامادەبوانی بەڕێز ماتەم گێڕانی هێژە. ئێستاش بفەرمونون لەگەڵ وتاری بەڕێز کاک عەلی حسێن ئەندامی مەکتەبی سیاسی پارتیمان و بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارێزگای سلێمانی هەڵەبجە ڕاپەڕین با تەشریفیان بفەرمونون. بەناوی خوای گەورە، کەسایەتی سیاسی ئاینی کۆمەڵایەتی، پێشمەرگە قارەمانەکان، کە سوکاری خواڵی خۆش بوو، کاک مەلە فایق بازیانی، ئامادەبوانی بەڕێز. سەرفرازین ئەمڕۆ دەچلەی یەکێک لە تێکۆشەر و فەرماندە دیارەکانی میلەتەکەمان کاک مەلا فایق بازیانی ئەمڕۆ ئەو خەڵکە هەموو لەو هۆڵە کۆبووتەوە. کۆبوونەوەی ئەو خەڵکە نیشانەی وەفاداری خەڵکەکە و ڕێبازەکە و ئەو دڵسۆزانەیە کە لێرە کۆبوونەتەوە بۆ کوردایەتی، بۆ خەڵکی تێکۆشەر، بۆ خەڵکی ماندوونەناس، بۆ ئەوانەی کە مێژوویەک لە تەمەنی خۆیان کرد بە قوربانی بۆ دروستکردنی ئەمڕۆ. ئەوڕۆ کە یادی مەلا فایق دەکەینەوە، تەنها یادی مەلا فایق بە تەنها ناکەینەوە، یادی هەموو ئەو تێکۆشەرانە دەکەینەوە کە لە بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستاندا خۆیان کردە قوربانی یان ماندوو بوون بۆ ڕزگاری نەتەوە و نیشتیمان بۆ سەربەرزی ملەت و وڵاتەکەمان. کە یادی کاک مەلا فایق و تێکۆشەرانی وەکو مەلا فایق دەکەینەوە، لەوانەی کە شەهید بوون یان ئەوانەی کۆچی دواییان کردوون. یادی خۆڕاگری، یادی تێکۆشان، یادی هەڵوێستە بەرزەکانی ملەتی خۆمان دەکەینەوە کە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی ئێمە وەکو ملەتێک لەسەر خاچی خۆمان لە وڵاتی خۆمان داکۆچیمان لە بوونی خۆمان کرد. ئەوڕۆ خاوەن بوونی خۆمانین، خاوەن زمانی خۆمانین، لەسەر عەردی خۆمان و خاوەن کەلتوری خۆمانین. ئەمە بە تەکید بە خۆڕاگری و بە قوربانیدان و بە دڵسۆزی ئەو تێکۆشەرانە بوو. هەواڵان ئامادەبوانی بەڕێز مەلا فایق بازیانی زۆر باش ئێوە لە من باشتر دەیناسن و شارەزات. مەلا فایق تەنهایی خانەوادەکەی نەبوو، تەنهایی حزبێکی سیاسیش بە تەنها نەبوو، چونکە بۆ کورد و بۆ کوردایەتی بوو تێکۆشە. مەلا فایق زۆر سفەتی بەرزی تێدا بوو کە ڕەنگە ئەوانەی لێ نزیکن باش دەزانن، لە دڵسۆزی، لە پاچی، لە تەوازە، لە ڕاستگۆیی، لە هەڵوێستی بەرز کۆمەڵێک سفەتی تێدا بوو. ئەو سفەتانە دەتوانن نووسەر ئەو خەڵکانەی کە شارەزان لە بواری نووسین، لە بواری تەقیمکردنی ئەو کەسانە، خەباتی ئەو جۆرە کەسانە کتێبی لەسەر بنووسن. بۆیە ئەوڕۆ هەمومان و بە تایبەتی خانەوادە سەربەرزەکەی کە یادیەکەینەوە، بەڕاستی ئەبێ شانازی بکەین کە لە ناو ملەتی ئێمەدا خەڵکی وا لە خۆبردوو، خەڵکی وا تێکۆشەر هەیە. ئامادەبوانی بەڕێز، سلێمانی و دەوروبەری، هەڵەبجە و دەوروبەری، ڕانیە و بژدەر و دەوروبەری، ئەو دەڤەرەکە ئێستا ئێمە لێین و خەڵکی ئەو دەڤەرە لێرە کۆبووتەوە، مێژوویەکی پڕ لە سەروەریان هەیە. لە مێژووی بابانەوە بگرە، لە مێژووی مەملەکەتی شێخ مەحموود و ڕۆڵەکانی شێخ مەحموودی حەفیدەوە بگرە، لە شارە زور و هەڵەبجەوە بگرە تا دەگاتە شۆڕشی ئەیلول. هەلوێستی ئەو خەڵکە، تێکۆشانی ئەو خەڵکە، خۆڕاگری ئەو خەڵکە، دڵسۆزی ئەو خەڵکە لە شۆڕشی ئەیلول و لە پشتگیری بارزانی و بارزانیەکان لە ساڵی چلەکان کە هاتنە سلێمانی خەڵکەکە لە خزمەتی بوو. بەڕاستی بەردەوامیدان بووە لە خەبات و تێکۆشان. ڕۆڵەکانی ئەو سنوورە، ئەو دەڤەرە بە درێژایی شۆڕشی ئەیلول، چونکە شۆڕشی ئەیلول شۆڕشی هەموو خەڵکی کوردستان بوو، لە خانقین و مەندەلی هەتا زاخۆ هەموو خەڵکی کرد بەیەک و هەڵوێستەکانیان هەموو کاتێک جێگای شانازی و سەربەرزی ملەتی ئێمە. ئەو دەڤەرە بێجگە لە خەبات و قوربانیدان، لە ئەدەب، لە ڕۆشنبیری، لە بیری نێتەوایەتی و نیشتیمان پەروەریش ڕۆلی کاریگەر و بەرچاوی هەبوو.
و لە دوای 75ش کە هەموو لایەنە سیاسیەکان هاتنەوە ساحە، دیسان ساحەی خەواتی سیاسی لە سەرتاسەری کوردستان و بەتایبەتی لەو دەڤەرەش خەڵکی ئەو دەڤەرە ڕۆلی جوان و جوامێرایان بینی و زۆر مەلافایق و خەڵکی وەکو مەلافایق کە شەهید بوون و بەشێکیشان ئێستا لەو هۆڵە دانیشتون لە ژیاندا ماون، کوڕ و کچ یان پیا و ئافرەتی ڕۆژە سەختەکانی ملەتی ئێمە کە هەردەم ملەتی ئێمە مێژووی ملەتی ئێمە شانازیان پێوە دەکەن. ئەو ڕۆژ هەواڵان بەکەم سەیری ئەو ئەزمونە نەکەین، ئەو ئەزمونە بە خوێن و فرمێسکی ئەو ملەتە هاتووتەتی. ئەمە ملەتێکی دابەش کراوی بەسەر 4 پارچە و ئێمە ئەو پەڕی ڕێز و تەقدیر و خۆشەویستیمان بۆ کورد هەیە، بۆ کوردستانیان هەیە لە هەر پارچەیەک. بەڵام ئەگەر بەراوردێک بکەین ئێرە ڕەنگە بە ژمارە کەمتر بین لە هەندێک شوێنی تر، بەڵام بە پێشکەوتن بە دەستکەوت لە پێش زۆر شوێنی تری. ئەمەش بە خوێن و خەبات و فرمێسکی ئەو ملەت هاتووتەتی. ئەو ڕۆژ کوردستان و عێراق و ناوچەکە بە قۆناغێکی گرنگ و هەستیاردا تێپەڕی. ئەرچی هەموو لایەنە سیاسیەکانە بەو پەڕی بەرپرسیارەتیەوە مامەڵە لەگەڵ ئەو قۆناغە بکەن، چونکە حزبی سیاسی وەسیلەیە غایە دەستکەوتەکان و خەبات و قوربانیدان و کۆتاییەکەی ئامانج و دەستکەوتەکانی ملەتەکەمانە. بۆیە ئەرچی حزب و لایەنە سیاسیەکانە کە بە بەرپرسیارەتی مامەڵە بکەن لەگەڵ ئەو قۆناغەدا، چونکە پێمان وایە ملەتی ئێمە یەک ملەتە، هیچ جیاوازیەکی نییە. ڕەنگە بیرۆڕای سیاسی لەناو عائیلەیەک لەناو خانەوادەیەکیش بینی جیا هەیە، بەڵام قەزیەیەکمانەی قەزیە کە قەزیی ملەتی ئێمەیە و ڕزگاری نێتەوە و نیشتیمان. بۆیە پێمان وایە وەکو باسمان کرد قۆناغێکی هەستیارە، دڵسۆز بین بۆ خوێنی شەهیدە سەربەرزەکانمان، بۆ خەباتی پێشمەرگەکانمان، بۆ ئەوانەی وەکو مەلافایق و دەیان و هەزاران وەکو مەلافایق و وەکو شەهیدە سەربەرزەکانمان خۆیان بەخت کرد و دوا ئازادی کە ئومێدی ئێمەیە لە ئایندە ببینین وەکو پێویست نەیان بینی، ئەبێ هەوڵ بدەین لە ئاستی ئەو بەرپرسیارەتی و ئەو ئەمانەت بین. لە کۆتاییدا دەمەوێ ڕێز و سڵاو بنێرمیش بۆ گیانی پاچی خوالێ خۆشبوو کاک کامەران خەفاف. کامەران بە تەمام بێتە ئەو مناسەبەیە بۆم زانیاریەوە زۆربەتان کامەران دەناسن. کامەران یەکێک بوو لە ڕۆشنبیر و تێکۆشەرەکانی ملەتی ئێمە و بەرنامەی هەبوو جار جار دەهات بۆ سلێمانی لەبەرەوەی خەڵکی ئەو دەڤەرە بوو دەمایەوە، بەڵام بەرنامەشی و بێتن لەو مەراسیمە لەو بۆنێ بەشدار بیتن و ئەو ڕۆڵە ببینیتن بەڕاستی لە پێشکەشکردنی بەرنامەکە. بەڵام بەداخەوە لە ڕێگا سیارەکەی وەرگەڕا تووشی ڕووداوی سیارە بوو گیانی لەدەستدا. سڵاو و درود بۆ گیانی دەنێرین، بەڕاستی حەزم کرد لەو بۆنێ ئیشارەتی پێ بدەم و سڵاو و درود بۆ گیانی پاچی کاکە مەلەفایق، بۆ هەموو شەهیدانی کوردستان، بۆ هەموو ئەو تێکۆشەرانەی کە لە ڕێگای خەبات و کوردایەتی گیانیان بەخت کرد، بۆ ئەو پێشمەرگە ماندوونە ناسەی کە ئێستا لەو هۆڵە دانیشتونیان لە ژیاندا ماون، چکە بەرهەمی خەباتی وان، ماندیبوونی وان، دڵسۆزی وان، خۆڕاگری وان، ئەو ڕۆ ئێمە خاوەن ئەو دەستکەوت. خانەوادەی مەلەفایق ئەبێ هەردەم شانازی بکەن خۆیان بەسەر بەرز بزانن، چکە مەلەفایق زۆر سفەتی گەورەی تێدا بوو و تەنها مڵکی خۆش و ماڵ و منداڵی نەبوو. ئەمانە سەروەتی یعنی سەرمایەی نیشتیمانە، سەرمایەی کوردستانە. ئەو خەڵکە هەر یەک لە شوێنێک هاتوو بێجگە لە کەسوکار و عەشیرەتی خۆی، بەڵام زۆر خەڵک لە شوێنە جیاجیەکان لە بەردڵسۆزی ئەو پیاوە، لە بەر تێکۆشانی ئەو پیاوە، لە بەڕابردوو خەباتی ئەو تێکۆشەرە هاتوو. سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی کوردستان، سەرکردەکانمان ئەوانەی کە ڕێبەرایەتی ملەتی مایان کرد، ئێمەیان گەیاندە ئەوڕۆ. بارزانی باوک و کاک ئیدریسی هەمیشە دەیات. هەموو لایەکتان زۆر زۆر بەخێر بێن، زۆر زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی هەموو لایەکتان نەمری بۆ شەهیدان و ئاوەدانیشتبی کوردستان. زۆر سپاس. زۆر سپاس بۆ جەنابی کاک عەلی حوسێن. نیو سەدەیە بەبێ وچان بەرەو ئاسۆ هەنگاو دەنێیت. نیو سەدەیە شاخ نەما هەنگاوەکانت ماچ نەکا، کانی نەما
گۆی مەمکی لە دەم نەگری دارێکی ئەم نیشتیمانە نییە کە نوێژکە خەوێکت لە ژێردا نەکرد بێ دۆڵ بە دۆڵی شاخەکانی بۆنی هەناسەی تۆ ئەدا دەشت بە دەشتی نیشتیمانم بە بارانی هیوای تۆیە چرۆەکە دوو قەڵات کرد بە یەک قەڵاو مێژوویەکت نووسیەوە پڕسەروەری ئەی فەرماندا کاکە مەلای بازیانی ئامادەبوانی بەڕێز ئێستاش بفەرمونون لەگەڵ خوێندنەوەی پارچە پەخشانێک لەلایەن برای بەڕێزمان کاک ڕزگار ساتکەی با جەنابیان بفەرمونون. بەناوی خوای گەورە و میهرەبان درود بۆ جانی پاچی شەیدان ئێوەش بەخێربێنەی ماتەم جێڕان بەداخەوە دروست چل ڕۆژ لەمەوبەر بوو جارێکی تر جێژەڵوکەی شومی مەرگ هەڵی کرد و پریاسکەی خەم لە ناو ماڵ و هۆزی مەنمی خۆی کردەوە و ئەستێرەیەک خۆی ڕاکێشا و پەروەردگار تێکۆشەرێک پێشمەرگەیەک ئازیزێکی هەمومانی بۆ دیوانی خۆی بردەوە ئەو ڕۆڵێژە کرێ بڵێین مەلای ماندوو دەشبێ بڵێین مەلای هەرگیز ماندوو نەبوو جێی خۆشێتی ئەگەر بڵێین مەلا فایقەکەی مێژوو کاچک ئاکان برام ئەم نووسینە دوهەمین داواکاری بوو لە شاگرد و لە قوتابی و لە برای خۆت و ئەمڕۆ ئەنجامی دەدەم بۆت بەڵام سەختە لە چلەتە لە چل دێڕا پێنووسێک هەبێ زاد بکات کە وەک خۆی وەسفی تۆ بکە چونکە ئاپۆرای سەرەی وشەیە و چل یادگاری لەبەر دەم نووشی پێنووسە سەدان داستان دەیان هەڵوێست 50 ساڵ خەباتی بێگرد تێکڕا ئەڵێن بیرت نەچێ من بنووسە پێنووسی خاوەن فرمێسکی شتێ ڕاماوە و پرسیارەکە چ بنووسێم پێنووسە منیش وتم قوتابیەکەی ئەیلولی گڕ مامۆستاکەی گوڵانی خوێن بۆت بەداخم مەلا فایق پێش مەرگەکەی شار و شاخم ئەی پێش مەرگەی لوتکەی چاکان ڕێبواری ڕێگەی سوار چاکان ئەی خەبات جێڕی بێوچان تۆ چرای ماڵە هەژار و بارانی ساڵی نەهات و تشتی خۆری بەر بە ڕۆسکەی مناڵی سەرما بردەڵە و توێشووی تنگانەی شۆڕش و خۆشت هەوێنی شۆڕش بووی تۆ ڕووسوری بەردەم مێژوو خۆشەویستی بارزانی بووی چی بنووسم ئەو کاتانەی هورە و هەڵوێست و پێشمەرگە وەک کەوی سپی دەگمەن بوو تۆ دۆستی چیا و جوان هەڵوێست بووی هۆمەداریای خاوەن شەرەف من لەکوێوە دەست پێ بکەم کە جاڕی مەرژی تۆدرا ئاگام لێ بوو ژیان وەستا بەس نەمزانی کەی بوو دەستی پێکردەوە ئێستا ڕوو دەکەمە مێژوو سوێندی ئەدەم مێژوو تو عەدالەتی ناخت مێژوو تو عەدالەتی ناخت لە ئەیلول و لە گوڵانە لە گۆڕەپانی خەبات و سەرانسەری کوردستانە چێ وەک ڕۆڵەکانی من جەنگاون بەرامبەر دوژمن چێ وەکو مەلافایەقی من ئازا ئازا وەک شنەی لێواری بەیداخ بەشداری کرد لە ئازادکردنی قەرەداخ باسی چی بکەم لە ژێر زریان و بارانە لە ناو تەقەی شەوە زەنگە بۆ چالاشی ڕێگە ببڕی بچی بۆ دەربەن بێلوولە یان بە عەشق و بەدەم وتنی و تافەوە هەڵۆ ئاسا قارەمان بی لە داستانەکەی مەندیلە یاخود لەسەر پردی بێ محکەمەی خاینان بکەی یان وەک ڕۆڵەی خاوەن بەڵێن دەورت هەبێت لە داستان و ڕۆژی شومی ئاسن کوڵێن یاخود بەسەر ڕنووی بەفرا بێتە خوارێ لە لوتکەی ئاسەی سەرتەزێن چەند سەختە ئەم خەبات و چۆرەژینە بە قوڵایی دابەزی بۆ گوندی گەزنە و هەردوای ئەوە بە هەورازی ڕکە سەرکەوی تا ئاگەیە چای گۆشینە مێژوو تخوا سوێندت دەدەم ئەو کاتانەی گەلە گورگ لەسەر سنوور کەڵبەی پیسیان جیڕەی دەهات
سەرانسەر زنجیر کرابوو ئەو کاتەی سنوور تەنرا بوو چێ بوو یەکەم تەوقی شکاند هاتەوە خاچی نیشتیمان بەناو وڵاتی سوودماکە بەناو شاخ و شی و دۆڵە هەر لە سنوور هەتا چەند مەترێک لێرە دوور ئەو ڕۆژانەی لە دوای ئەنفال ومێد نەبوو شەوی نەهامەت درێژ بوو ئەم وڵاتە بست بە بستی سەرباز ڕێژ بوو مەرگ و ژیان تاڵەموویەشان بین بوو دیسان مەرگ و پارتیزانی تەنها نێوانیان چرکە بوو مەلاکەی من لەگەڵ پۆلێ هەڵۆی چاودیش بێباک بێباک پارتیزان بوو لە ترۆپشی ناومێدی لە چاوی تۆ ئومێدی ڕزگاری دیار بوو فەرموود ئێرە زێدی منە هەرم لوتکەش گۆڕی منە هۆ خوا کوڕێک ئەم جارە بانگی تۆ دەکەم تو پیرۆزی و هەموو ژیانی بەرەنگاریت ئەو ڕۆژانەی کە بارزانی شەوی سەختی لەسەر لوتکە و ناو ڕەوەز و ئەشکەوتی تۆ 3 مانگ شەوی ڕۆژ کردەوە وەک قارەمانی ئەبەدی گرێوی جەنگی بردەوە ئەو کاتانەی هێزی دوژمن وەکو ججاڵ جوڵەیان کرد بۆ قەت پاڵی پیرۆزی تۆ جگە لە مەلافایەق و ڕۆڵە ئازاکانی پارتی من چیتر سنجی کردە گولە سنجی کردە تانک و تۆپ و دۆشکەی دوژمن بڕۆوە سەرەتای مێژوو ئەو کاتانەی بانگت دەکرد خوایە کوڕێک مەلای من نەبوو فیلات بوو مەلای برام ژیانی تۆ ڕۆمانێکە و ڕێبازت قوتابخانەیە پارتەکەشت مادام خاوەنی بارزانی و جەماوەر و قارەمانی وەک ئێوەیە بۆیە هەردەم بە پێوەیە هەتا ژیانیش بەردەوام بێ کاروانێکە و بەڕێوەیە کاشی کاکان ئەزانم قسەم ناشکێنی وەک هەمیشە پێم خۆشە بچێ خزمەت عەلی شەمە و کاک نەسەدی نێخیماڵی و لەگەڵ یاسین بەردەکڕی بچنە دیوانی جوانڕۆیی و بە ئەندازەی غەریبیمان سڵاوی گەرمیان لێ بکەن بڵێن خۆڕاستە نیوسەدە ماندووبوون و ململانێ و شەڕ و سەنگەر بەڵام خۆسەرخەوت شکان دەهەستەوە قەرار نەبوو تۆ بێیتەوە بە ئەو شعرەی ئەوێ ڕۆژێ پێکەوە لە خزمەتیا بووین پێی سەرسام بوو بە ئەو شعرە هانی بدەن کە شێخی شاعرە فەرمێ چێ بارزانی بەڕابەری خۆی زانێ جارێ پشتێن نەکاتەوە ترسم هەیە بوومە لەرزە لە ڕێتانە سەرباتەوە هەردوای ئەوەی خۆی نمونەی باڵای لابوو لەبیرتان دێ کاتێ بارزانی ڕابەرمان بروسکەی کرد بۆ فەرەیدون لە مین بێ با هێزەکەت ئامادە بێ و بۆ ئێرە بێت چونکە شەمشەمە کوێرەی بیابان و هاوشێوەکانی حەجاج و بەربەریەکانی شام بەرەو خاچی کوردستان دێن لەو هەڵوێستەش نەخشت هێنا برای ئازیز مەلافایەق ئەی بۆ هەموو وەسفێک لایەق تۆ نوێنەر بە بۆ کۆڕی گەرمی شەهیدان پێیان بڵێ سڵاو و درودمان هەیە ئەوان سەرچاوەی ئیلهامن هۆمەلا گیان ئۆغرت خێر بیرتانەکەین هەرگیز بیرتان نابینەوە و ڕێباستان کوێر ناکەینەوە و لە یاد ناچن هەتا یادتان بکەینەوە زۆر سپاس بۆ جەنابی کاک ڕزگار ساتکەی هۆ خەڵکی نەگوێ ڕادێرن پێتان دەڵێم من خەڵکی کوێم لە ڕۆژئاوا ڕۆڵەی کۆبانی و عەفرینم لە باکووری نیشتیمانم کوڕی دێرسیم و ماردینم لە باشووری کوردستانم خەڵکی زاخۆ و خانەقینم لە ڕۆژهەڵات جگەرگۆشەی مەهاباد و سنە و ئیلام و هەورامان زەها و قەسری شیرینم من هەولێری جوولەمێرگی و قامێشلی و سلێمانیم من فەرماندە و من پێشمەرگەی سەربەخۆییم ئامادەبوانی بەڕێز ماتەم گێڕانی ێژا ئێستاش بفەرمون لەگەڵ وتاری دەستگای ئەینول لەلایەن بەڕێز کاک دکتۆر جەمال با بفەرمێن
هەژاروی مەراسیمی چلەی ماتەمینی کاک مەلا فایق بازرگانی سڵاوتان لێبێ و سەرکەوت و سەرفراز. بەڵێ ئەمڕۆ 40 ڕۆژی تەواوە ڕۆڵەیەکی بەتوانە، دڵی ڕۆڵەیەکی بەتوانە و هەڵکەوت و شۆڕژگێر و دڵسۆز لە لێدان کەوتووە. ئەمڕۆ 40 ڕۆژی تەواوە دڵی تێکۆشەرێکی هەمیشەوێڵ بە دوای ئازادی نەتەوەکەیدا ماڵئاوایی لێکرد. ئەمڕۆ 40 ڕۆژی تەواوە دڵی خەباتگێڕێکی بە بیر و باوەڕ بە کوردایەتی و پارتایەتی و مرۆڤایەتی بەجێی هێشتووی. ئەویش دڵە گەورەکەی کاکە مەلا فایق کە پێشمەرگەیەکی ڕاستەقینە و کادرێکی پێشکەوتوی پارتیمە، هەڵگری بیر و باوەڕی هەرگیز نەبرەکەی بارزانی نەمرد. هەواڵی کۆچ کردو لە تەمەنێکی لاویدا بووە بە پێشمەرگا لە شۆڕشی مەزینی ئەیلول. شەکی شەرەف و مردایەتی لە شانەکا و قوربانی بە هەموو خۆشی و بەهاکانی ژیانی داوە لە پێناوی بەدیهێنانی ئامانجەکانی گەلەکەمان. جوانترین ڕۆژەکانی تەمەنی لاوێتی و هەرزەکاری خۆی تەرخان کردبوو بۆ لە پێناویدا تاکو نسکۆی شۆڕشی ئەیلول. و لە کاتی کەڵپەیسەندنی شۆڕشی گوڵانی پێشکەوت و خوازی دووبارە چەکی مردایەتی لە شان دەکاتەوە و ماندوو نەناسانە ڕوو ئەکاتە سەنگەرەکانی پێشمەرگە. لە پێناوی ئازادی و سەرفرازی کورد و کوردستان بەو پەڕی سەخاوەتەوە قوربانی داوە، بۆیە ئێمە هەمومان خۆمان بە قەرزار و منەتباری ئەو تێکۆشەرانە ئەدەزانین. هەرگیز بۆ ساتە وەختێکیش ڕەنج و زەحمەت و ئێش و ئازاری ئەو ڕۆژانی ئەوانمان لەبیر ناچێت، چونکە تێکۆشەرێکی بە بیر و باوەڕ سەرتاپای ژیانی ئەم هەواڵە داستانێکە لە نەبەردی و کوردایەتی. هەر بۆیە ژیانی پڕاوپڕ ئاوێنەی بەرخودان بوو لە پێناوی کوردستانێکی ئازاد و سەربەخۆیە. بۆیە دەتوانم بڵێم هەتا دڵسۆزی لێهاتووی و قارەبانێتی ئەم هەواڵە لە لانەی ڕۆحی هەواڵانیدا بێت خۆشی هەر زیندوە. لە کۆتاییدا هیوادارم کۆچی دوایی کۆچی خوارێ خۆش و کاک مەلا فایق ئاخرین ناخۆشی بنەماڵەکان بێت و هیوای سەرفەرزی و سەرفرازی و سەرکەوتنیان بۆ ئەخوازین. تەمەنا ئەکەین ئامۆژگاریەکانی و پارتایەتی و لێهاتووی ئەم خوارێ خۆش بووە ببێتە ڕێگەی خۆشی و کامەرانی بۆیان. سڵاو لە شەهیدان سەروەری بۆ بارزانی ئەمر، بە سڵاو بۆ لە گۆڕی باوکی ڕۆحی نەتەوەی کورد بارزانی نەمر و کاکە دیسی جوانەمەرەک. ئێوە شەر بەخێر بۆ سەرفراز. زۆر سپاس بۆ بەڕێز کاک دکتۆر جەمال. باسیانی پیاوێک لە شێوەی گەوهەر و ئەڵماس، مرۆڤێکی خاوەن بیر و بڕوای کوردایەتی، فەرماندەیەک هاوشێوەی ڕەشەبا، بازیانیەک خاوەن مێژوویەکی پڕ لە سەروەری. نەفرەت لە مێژوو ئەگەر دێر بە دێڕی ماندووبوونت وە خەباتی چەند ساڵات لەسەر لاپەڕەکان نەنووسێتەوە، چونکە من دەزانم چەند ماندوو بوویت بۆ کورد و کوردستان. ئامادەبوانی بەڕێز، ئێستاش با هەمومان پێکەوە بینەری ڤیدۆیەکی دیکۆمنتاری بین لەبارەی ژیانی خەباتی فەرماندە کاک مەلا فایق. فەرموون.
مەلافایەق بارزیانی لە کاروانی خەبات و بەرخوداندا درێغی نەکردووە و نزیکەی 6 ساڵ لە تەمەنی خۆی بەخشیە نیشتیمانی. دڵسۆزانە و بوێرانە لە داستان و لە بەداستان و لە بەردەکانی سەردەمی شۆڕشدا چەند جارێکیش بریندار بووە. لە بواری ڕێخستن و کاری حیزبیشدا لێهاتوانە ئەرکەکانی خۆی بەجێهێناوە. هەر بۆیە جێی متمانەی سەرۆکبارزانی و سەرکردایەتی پارتیمان بووە لە خزمەتکردنی پێشمەرگە و کەسوگاری سەربەرزی شەهیدان خاکیانە لە خزمەتدا بووە. لە شەڕی تیرۆریستانی داعش و بەرگری لە هەرێمی کوردستان دیسانەوە چۆتە سەنگەرەکانی بەرگری و تاشکاندن و کۆتایی دوژمن بەردەوام بووە. بۆیە بەڵێن دەدەین ئێمە ڕۆبۆ بنەماڵەی مەلافایەق بارزیانی بە هەمان دڵسۆزی باوکمەوە لە خەبات و ڕێبازەکەی ڕێگا ون ناکەین و ئێمە بنەماڵەی مەلافایەق بارزیانی و عەشیرەتی مەرمی لەگەڵ سەرهەڵدانی شۆڕش و بەرخودانی گەلی کوردستان بەشێک بووین لە شۆڕش و بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان و لە پێناو گەیشتن بە سەربەخۆیی کورد و کوردستان دەیان جوامێر و شەهیدمان بە کوردستان بەخشیوە. بەڕێزان، لە کۆتاییدا بە پێویستی دەزانین سەرەڕای سپاسی ئێوەی ئامادەبوو سپاسێکی تایبەتی ئەو بەڕێزانەش بکەین کە لە کاتی نەخۆشکەوتن و پرسەی مەلافایەق بارزیانیدا بەدەممانەوە بوون و بەشداری خەمیان کردین لە سەروی هەمیانەوە سەرۆک بارزانی و مەکتەبی سیاسی بەڕێزی پارتی و ئەندامانی سەرکردایەتی. هەروەها بەڕێز کاک عەلی حوسێن بەرپرسی ڕێخستنی پارێزگای سلێمانی هەڵەبجە ڕاپەڕینی پارتیمان و گشت ستافی ڕێخستنی پارێزگای سلێمانی هەڵەبجە ڕاپەڕینی پارتیمان و ڕێخستن و لق و ناوچەکانی سنووری مەکتەبی ڕێخستن و مەکتەبی ڕێخستنی پێشمەرگە و دەستگای ئەیلول، هەروەها گشت کەسایەتی و کۆمەڵایەتی و مامۆسایەنی ئاینی و لایەنە سیاسی بەڕێزەکان. دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان و سپاسێکی تایبەتیش بۆ مەکتەبی ڕێخستنی پارێزگای سلێمانی هەڵەبجە ڕاپەڕین بۆ ئەرک و ماندووبوون بۆ ڕێخستنی ئەم مەراسیمە. بەخێر بێن سەر و سەر چاو بنەماڵەی مەلافایەق بارزیانی. بەڕێزان، هەر لێرەشەوە وەکو بنەماڵەی مەلافایەق بارزیانی سەرخۆشی خۆمان ئاراستەی بەڕێز کاکامەران خەفافەکەین، خوالەی خۆش بێت، جێگای بەهەشتە ئینشەڵڵا بەڕێزیان ئەبوو ئامادە بوایە لە مەراسیمە، بەس بەداخەوە مەرگ ڕێگەی نەیە، جێی بەهەشتە ئینشەڵڵا خوالەی خۆش بێت. دووبارە سەرخۆشی خۆمان وەکو بنەماڵ و عەشیرەت ئاراستی بنەماڵەی بەڕێزیان دەکەین. بەخێر بێن سەر و سەر چاو عەزیەتان کێشە.